یەکەم سیما، یەکەم ڕواڵەت، یەکەم دیاردا کە دەرەکەوێت لە ئینسانی بەدگومانەوە خۆشی هەستی پێکات تەمان لاوازبوونی دیندارێتیەکەیەتی و بێغیرەتبوونی. هەرچەنە ئەکرا ئەم دوو نقطەیە ئەم نقطەیە بکەم بە دوو نقطەی سەرەکی لاوازبوونی دیندارێتەکەی بەجیایە و بێغیرەتبوونی بەرامبەر بە بەرگریکردن لە مقدساتی ئیسلام ئەویش هەرجایە، بەڵام هەردووچیانم هەر لێک دانەوەکردنەوە بەیەک بۆی کاتەکانمان زیاتر بە هەندێک خاڵەوە ببینە سەر تەرکیز بکەینە سەر هەندێک. کاتێک کەسێک کە بەدگومانی لا ئەبێتە ڕەفتار و ڕەوشت، یعنی سیما و سیفەتێکی دائیمیەتی خوالامانە، ئیتر گومانی خراپ بەخوای گەورە شەبە و ئەوە یەکێکە لە سیفەتی دین لاوازی. چونکە ئەو کەسەی کە دینی لاواز بووە، دیندارەتەکەی کەمی کردو، تەقواکارانە ناڕوانێتە شت، ڕوحی عبودیەتەکەی بە تەواویتیانە چەسبیوە، قەدری خوای گەورەی بە تەواوی نەگرتووە، وەقاری بۆ خوای گەورەدانە ناوە ما لەکم لا تەرجون لله وەقارا وما قدر الله حق قدره. کاتێک ئەمانە دروستە بێ ئەنجا ئەکەوێتە بۆڵە بۆڵ و خوتە خوت. مەسەلەن ئەڵێ ساڵەهای ساڵە منە پاڕێمەوە، ئەچی ئەم دوعای هەر گیرانە بوو. یەکێکی ترەڵێ ئەرە ڕەحمان دەرچوویمە لە وەتای فاممان کردوێت و خەباتەکەین بۆم ئیسلامەتیە، کەچی ئەم بانگەوازەی خوایی هەر دێتەوە دواوە. یەکی چکاڵە کاکە هەموو خوێنەماندا لە پێناوی ئیسلام، ئەو هەموو جیهادەمان کرد، هەموو شەو نەخوونی و هەموو ناڕەحەتیە، بەڵام هیچ سەرکەوتنێکیشمان بۆ نەهات. یەکێکی تر لەمە خراپتری ژەڵێ ئەوەندە داوام کرد لە خوای گەورە و محتاجم بۆ جێبەجێکە هەر نەیکرد، داوام لە دوو خزمی خۆم کردیە. یعنی دوو خزمەکەی خۆی باشتر بەهانایەوە هاتوون و چاکتر بوون بۆی و دڵسۆزتر بوون بۆی وەک لە خوای پەروەردگار. ئەم سپڵەی و بێوەفاییە، ئەم بەدگومانیە بەرامبەر بە خوای پەروەردگار سەبەبی لادانە لە تەقواکاری، سەبەبی نەناسینی خوای پەروەردگارە. ئەو کەسەی کە خوا ئەناسێ باشیژەی پەرستێ، ئەو کەسەی کە باش نایپەرستێ ئەو کەسەیە کە باش خوا ناناسێ. چونکە پەیوەندی نێوانی ڕبوبیەت و ئولوهیەت واتە ناسینی خوای پەروەردگار و عوبودیەت بۆی پەیوەندیەکی زۆر جەوهەرین. هەر ئەوەندە کافی نییە کە باوەڕی بەخوا هەبێت. ئەبوو جەهلش بڕای بەخوا هەبێت. خوای گەورە لە سوورەی زوخرف فەرمێ وەلئین سەئەلتەهم من خەلەق السەماوات والأرض یەقولون ئەمەی کە ئێمەوە ئازانیم مسڵمانێکی زۆر مهمە کاڵ بۆ بە کافری دانی کابرا ئەڵێ باوەڕم بەخوایە. باوەڕی بەخوایە کەی ئەمای خاتە دایرەی ئیسلام؟ خۆ قوڕیش باوەڕیان بەخوا هەبوو. هەر ئەو ئەبوو جەهلە ئەپاڕایەوە ئەی خوایە کام لە ئێمە و محەممەد کام بەرەمان لەسەر دینی حەقین ئەوەمان سەرخ. یعنی باوەڕی بەسەرکەوتنی شەبوو کە خوای گەورەیە. کابرا ئێستا ئەڵێ نا بە کافری دامنێەوە باوکی مسلمانە برا دایک و باوکی مسلمان. ئەمە کە لە مرجئەش تێپەڕیوە بەرەو جەهمیە ڕۆیشتووە چه حکمێکی ئیسلامی لەسەردا ئەمەسرێ. ئەنجا ئەم کەسەی کە ئاوە بەدگومانە خوای گەورە لاماندا، خوای گەورە وەسفیەکە فەرمێ ئەمانە هەر ئیحتیمامیان بە بەرژەوەندی خۆیانە، بە ذاتی خۆیانە. کورت و مختصر ئەمانە خوایان بۆ ئەوەوێ مەسلحەتیان بێنێتە دی. دوعا بۆیە ئەکەن دوعاکانیان گیراکە، بۆیە ئەیانەوێت پشت بەخوا ببەسن، بۆی خوای گەورە تیجارەتەکەیان ڕەواج پێ بدە، بۆیە ئەیانەوێت خوای گەورە بپەرستن بە باشی و لێ بپاڕن و بۆی خوای گەورە مناڵیان پێ ببەخشێ. بۆیە دەستیان بەرز کردوتەوە زۆرە پاڕێنەوە یا عبودیەت یەکەن زۆر لە سوجدای من و بۆی سەرکەوتنیان پێ ببەخشێ. تۆ عیبادەتەکانەکەی بەو سیفەتەی کە عابیدی، خوای پەروەردگاری بەو سیفەتەی کە معبودە. ئەم پەیوەندەی نێوانی خالق و مەخلوق، عابید و معبود کە پێویستە تۆ هەستی ئینتیمات بۆی دروست بێت. خوای گەورە لە باسی حاڵەتی ئوحودە، حاڵەتی ئوحود هەموومان نەزانین کە تێکشکانێکی نەفسی و جەیشەکەی تیابوون و منافقەکانیش هەبوون. ئەنجا دائیمە خوای گەورە هەر باسی منافقەکان ناکە، فەرمێ المنافقون والذین فی قلوبهم مرض. خەڵکی زۆر بە هەڵە لێی تێگەشت و وازانێ والذین فی قلوبهم مرض هەر منافقونن، بەڵام دووشت لە زمانی عەرەبی عەطف ناکرێنەوە سەریەک، ئەبێ دووشتی جیاواز بن، یەک شت نین. المنافقون خوای گەورەتەوە وەسفی کردوون کە ئەوان دووڕوون، والذین فی قلوبهم مرض ئیتر ئەوانە هەمووی مثبت و مرجف و مخەلەفون و ئەوانەی ترن کە جارێک لە وتاری هەینیان لە گوڵە بازم کردبوو ئەگەر بە تەسجیل کراوی مابێ. لێرەشا خوای پەروەردگارە فەرمێ وطائفة قد أهمتهم أنفسهم يظنون بالله غير الحق ظن الجاهلية يقولون هل لنا من الأمر من شيء قل إن الأمر كله لله
يخفون في أنفسهم ما لا يبدون لك يقولون لو كان لنا من الأمر شيء ما قتلنا هاهنا. سيري أم قمان خرابية بخواي پروردگار كخواي قرنا يناوى ظن الجاهلية. شوار جاهلية لإسلام لقرآن تكرار بوتو يشان حكم أفحكم الجاهلية يبغون يشان سيما ومظهرة وكو تبرج الجاهلية الأولى يشان هستهوش انتماء حمية الجاهلية يشي تريشان أمريكا سبق الأفكار بيلين لم زمانها بيش وقت حكمكي هيك ظن جاهلية كيه أمانا وقت لأحد حكوتنا أو حالته وهواريان لهستاوتيان باشا أخو بيغمر عليه الصلاة والسلام أيوه مسركوي انجا أمان بدري أنبيني بو بيشتر يان جوان بدر بو بيان رداو كان طبعا بيستبو أنزاني كسركوتني بيغمر عليه الصلاة والسلام مسوقرا بو أميدوا هاتونا واني تري الغنيمتي عندسك وجا أخوي قوري اللي رباسي أنا كاتو أتفرمي وطائفة كومالك اللوانا أو كومال هم منافق كاني تيال آياتي تري بيشو تراباسي أنا هم أم في قلوبهم مرض أو هنيك مسلمان بلام خوان نقرت أو هني أعرابيانا شونتنا وأم دينو هر دينك سطحيا ورقرت ودين دارتيك سطحيا كان وطائفة قد أهمتهم أنفسهم يظنون بالله غير الحق ظن الجاهلية خوي قوري لي رالم آياتي باسي دوكم الله مجاهدانك أو هنيك لبري جنگا كان كومري كانك بخوا ساغبونتو خواوستانا بغزاء أحد لي براون كومري كيترك معتبي كوري قشير وهاورياني بون طبعا وكو أسباب النزول باسيكا بأميدي دسكوتي جنگ هاتبونا غزاي أحديش وان دانا بقوكو بدر سركوتنا كان دسكوي وان الغنيمتي باشيان بيبري لباسي أنا فرمي أو كومريان هربر جواندي خوان بيما باسد بون وكو أهل جاهلية قماني غير حقيان بخواي بيرودقار أبرد قماني غير حقيان ببيغمبري خواي قورا أبرد بو بيغمبرك حلقي وصلي وحي بو بيغمبر نازدار عليه الصلاة والسلام كمجدي سركوتنا كي داوة بلام شرطيش نين سركوتني استاي مسلمانا سركوتني دينا كيا انجا ايانا توغلي الراز بك بيغمبري خوايا اي راس سركوتني خواي بودي اي بوچي لغزا داين وشكس من هنا قماني انا بركة بخوا ام دينا بواري سركوتني لبرا نما وكو ام زمانك زوركس لو دين دار سطحيانا ولو أعرابانا ولو بزيوانا ولو أني نفسيان بزي ودرون بزي وغيرتيان بوا وبرامبر بأهل كفر وجاهليته وهذا نصري دنيا من لهاتو تويك دائما هوشيان لاي أويك أغلي إيمت شوان بابت شوان سركين بسروهم كفره كاك أمريكا خوي هاتو تميدانكو بقوتي تكنولوجي قوتي عسكري بهز بأقمار صناعي بتجسس بأجهزة إلكتروني جاهم سلاح شاكي بيانا ومشاركري بيانا هر چيش تيجان كبي بناغن الروم برامبر بجيش خالدي كوريولي هر چيش تبا قوت بن لعقيدة قتال أنا ناغن بو استشهاديك خوشي مفخخ كردو سياركشي والروبري أو أنا الرابرو مرق برو شهيد بون بو بسر خستني توحيد وجهادك كامل عقيدة قتاليان بقوتر توي كبازيبي وأزاني أهل الإسلام لأنه شستيانو دينا ودوا أهل الإسلام لو سري أندونيسيا وهتاكو مغرب همي رقمك لمعادلة سياسي ولا تكان يعني استابير كرا من عمرهم شص على بيرم ديتو كرد صالح حفتاوي كادسم بنيوش كردن كردوا أزانم أو زمان إسلام كان غريب أزانم لصالي حفتا كان لوسطي حفتا كان سيتشوار محجبة لو شاري سليمانيها بلام لصالي نوتو دوا لمزقوتي جهاد لخطبيكي جمعة 2000 أفرتي محجبة هاتبو يساو كساني كبو خوالي براونو إسلامتك أمر كنتو چند بقوة تربون لبرو أم قماند بخواي پروردگار نبي أم بد قمانية بأدبية برامبر بخواي پروردگار كواب زاني مادام أو أنا هنده مهم مادام أو أنا هنده أجهزة هي أو أن بقوة ابنه أو أن سركوتو سركوتن أو قاعدة وربقرة أما حقيقتي شي قردونية رسائل شي عقائدية كخواي قورا فرمي وما النصر إلا من عند الله سركوتن بهيج شويك ناي إلا لخواي قورونا أقرواب ويا ناتو لأفغانستان سركو بستر طالبانا أقرواب ويا أهم قوة أمريكية مجرمة ظالبوا بسر فلوجيه ظالبوا بسر أو مسلسي أهل السنة أو جوامرانيك بالجهاد لي برابو ومزانا أو نشوستي يسأل كردستان بسر أهل الإسلام هاتوا أو شكستكي أحدى بلام رئاسة عقائدية كانت لنا قورة حقيقتي قردونية كد لنا قورة كأم ديني قردونية أم أحكامنا أحكامي قردونين ديدي مسلمان ديدي عقائدية واتما شاكاتو كبكري همور داوي قردون
هەموو بزاوت و سرەوتێک بە قەدەری خۆی پەروەردگارە هیچ لە قەدەری خۆی گەورە دەرناچێت. لەبەرەوە پێویستە ئیمان و عەقیدەمان وا بە قووەت بێ هەتاکو هەست پێ بکەین کە گومان پێویستە ڕابین لەسەر گومان باشی. ئەمە خاڵی یەکەم بوو کە دەستپێکی گومان باشیەکانن. ئەنجا دەستپێکی ئەوەشە هەست پێ بکەی کە بەدگومانیت لە سەرەتاوە لەوە دەست پێکە کە بەدگومان بی بەرامبەر بەخوای پەروەردگار. یەقینت هەبێ بۆی خوای گەورە ئەم قورئانەی ناردوتە خوارەوە کەلامی خۆیەتی، ئەمە حەقیقەتی مطلقە، ئەمە وەکو قسەی من و تۆ نییە، ئەمە وعدی مەسئولەکان نییە درۆ دەرچێت، ئەمە قسەی ئەمریکا و خەتی سووری ئەمریکایی نییە، ئەمە هێزی خوای پەروەردگارە، هێزی لە بنەهاتووی سنوور نەدار، هێزێکە، عیلمێکە، توانایەکە، دەسەڵاتێکە، مەعیەتێکە. صفەتەکانی خوای پەروەردگار هەموویان حەقیقەتی مطلقن. حەقیقەتی مطلق یعنی نە ڕادەی هەیە، نە سنووری هەیە، نە بڕی هەیە، نە قەبارەی هەیە، نە هیچ شتێ. ئەوانە هەمووی صفەتی بەشەرین کە پێڵێن ڕێژەیی نیسبی. تۆ ئازای لە تۆ ئازاتر هەیە، تۆ عالمی لە تۆ عالمتر هەیە، تۆ باڵابەرزی لە تۆ باڵابەرزتر هەیە، تۆ بچووکی لە تۆ بچووکتر هەیە، تۆ جوانی لە تۆ جوانتر هەیە. ئەمانە صفەتی بەشەرین، هی مەخلوقن، هەمووی سنووردارن، بەڵام ئەوانەی خوای پەروەردگار، صفاتی خوای پەروەردگار مطلقن، چونکە صفەتی ذاتی خۆیەتن، صفەتی ئێمە وەرمان گرتوون. تۆ کە عالمی لە یەکی چکەوە فێر بووی، لە کتێبی چکەوە فێر بووی، لە بێرخستنەوەیەکە فێر بووی، لە ڕێگای هیدایەتەکانتەوە کە چاوجۆ و هەستەکانتن و لە عەقڵ و هزر و هۆشیتەوەی فێر بووی. خوای پەروەردگار عیلمەکەی خۆی بۆ خۆیەتی وە خۆیەتی. خوای گەورەکە فەرمێ وەکان الله بكل شيء محيطا. چاو بنوقێن و تەسەوری ئەوە بکە بزانە بكل شيء یعنی چی؟ ئەنجا محیطە هەمووی لە بەرامبەریشە سەیری مەخلوقات کەرەوە. خوای گەورە فەرمێ ولا يحيطون بشيء من علمه. هەر هەموو مەخلوقات پەی بە هیچ شتێک نابن لە عیلمی خوای پەروەردگار. لەبەرەوە تۆ بێ خالق و مەخلوق باش بناسی، بزانی کە تۆ عابیدێکی ئەم مەعبودەی، ئەم ئیلاهە حەقەی، بزانی کە خوای پەروەردگار ئەلا لەهو الخەلق والئەمر، خوای خالق و ئامر، تۆی مەخلوق و مەئمور. تۆ بێ گومان باشیەکەت ئاوا بێ بە خوای پەروەردگار، تۆ ئاوابی بە ئەداتی قەدەری خوای گەورە بۆ سەرخستنی دینەکەی. خوای گەورە بەزەی بە ئێمەش و ئێوەش بێتەوە. خوای گەورە یارمەتی دەرمان بێ، بۆ خۆیمان بسوڵحێنێ. خوای گەورە بە لوتف و ڕەحمەتی خۆی، بە مەعیەتی خۆی وەلمانە بێ، یارمەتی دەرمان بێت، تێمانگەێنێ لە دینەکەی. ئەو بەدگومانیانەی کە لە دڵ و دەروونمانانە چەکەرەی کردووە و ڕواوە بووە بە نەکدار و درەخت بووە بەر پایەی ئاسنین، بیڕمێنین و بگەڕێنەوە سەر گومان باشی بەخوای پەروەردگار بۆ ئەوەی گومان باش بین بەرامبەر بە مسلمانان و بڵێن ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا. خوایە هیچ غل و غەشێک لە دڵ و دەروونمانان نەبێ بەرامبەر بە مسلمانان. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.